به نام خدای گور و مهربان، جناب قداستی پاتریارک ماراوا، قداستی پاتریارک لویساکو، کساتی آین برزکان لهمو آین و آین زکانی کردستان، مامستانی برزی زانکو، کساتی کانی اکادمی، میوانه برزکان بتایبتی وانه ل دروی ولاد تشریفیان هنوا هموتان زور بخیر بینو زور خوشحالم که امرو لگل ایوام لمبونه گرنگدا بجداریتان لگل دکم بخیر هاتنی که گرمی همولایکتان دکم و سپاسی آماده بونتان دکم که لهولیری پایتختی به که وجیان پایتختی هرمی کردستان همومان لیره به که و کبوینتوا خوشحالم که ام کنفرانس زانستیا گرنگه لهولیر به بجداری او جماره زوره لکساتی آینی بالاکان انجام دادرید. دست خوشیتان لیدکم و هیوای سرکوتتان بود خوازم و امیدوارم در انجام راسپاردکانی ام کنفرانسا لخدمتی به استرکردنی کلتوری به که وجیانی آشتیانه و پتو کردنی بنماکانی آشتی و تبایی و برایتی نیوان سرجم پیکاتکان بید. برایزم دتوانم بشانازیه و بلیم که به یک وجیانی آشتیانه یک کلا تایبتمندی و سیما گشکانی کمالگی کردستان بلام بدلناییه و هم کلتوره پیوستی به پتو کردنی زیاتر و دولمند کردن و بهستر کردنه که ارکی هر همومانه لم پینه ودا هرچی پیمان بکرید انجام دهیم و تایبتیش رولا کساتی و مامستانی آینی برزی همو آین و آین زاکان دکم که لم رولو ارکو برپرسیارتی گرنگ و کار خویم بگیرن و بهاو بنما بالاکانی خوشویستی و تبایی و آشتی کمالاتی لنیوان پیکات جوره و جورکان دا بهستر و قولتر بکنوا لم پینوش دا حکومت هرمی کردستان بردوام دبید لچسباندنی بنماکانی به یک وجیانی آشتیانه و آزادی آینی و تبایی و دوستایتی نیوان پیکاتکانی کردستان. امال حکومت هرمی کردستان پابندین و باوری توامان به پاراستن و داکوکی کردن لهم رنگی آینی و نتوایی و کلتوری هیا. لم چوارچوه دا بردوامی لپال پشتی کردن و پاراستنی زمانی سریانی، زمانی کلدان و آشوری و آرامی. او زمانی حضرت عیسی مسیح درودی خواه لسر بیت قصی پیدا کرد. حکومت هرمی کردستان لرگی بر و براتی گشتی روشنبیری و هنری سریانی و پشتیوانی لخویندنی زمانی سریانی دکات و استا 50 کتابخانه تایبت به زمانی سریانی لهرمی کردستان هن که هزاران کتابی بم زمانه کون و دیرینه دخوینن. هر سالی رابردوش به پشتیوانی حکومت هرمی کردستان یکمین سیمپوزیومی سریانی لهولیر برروچو. جالمش حکومت هرمی کردستان لرگی وزارت اوقاف و کاروباری آینیه و هاوشان لگل گرینگیدان به مزگوتکان و پرستگو شوینی پیروزی همو آینکان هاوکاری و پشتیوانی کنیسکانیش دکات و به خوشحالیه و لیره رادگینین که بم زوانه 4 کنیسه نوی لهولیر و دهوک دکرینوا. هر وها بهاری امسال با یکمین جار لکردستان و لدست پیشخریه کی نوازه دا به سرپرشتی و آمادبونی جنابی سروک بارزانی و به بجداری صدان کسایتی آینی و سیاسی و کمالاتی لسرانسری جهان روژی نزاین اجتماعی لهولیر بره وچو که هیوادارین وقت نریته کی سالانه ام گردبونەوەیە لە پێناو بەهێزکردنی بەهاکانی بە یەکەوەژیانی ئاشتیانە و لێبوردەیی و ئازادی ئاینی لە هەولێر ئەنجام بدرێت. ئەم کارنامە و پرۆژە و دەستپێشخەریانە دووپاتکردنەوەیە لەوەی کوردستان نیشتیمانی هەمومانە وەک چۆن پێکاتەکانی کوردستان بەیەکەوە دووچاری ستەم و زۆرداری و داگیرکەری بوونەوە ئەمڕۆژ بەیەکەوەین لە پێناو بنیاتنان و ئاوەدانکردنەوە و گەشەپێدان و پیشخستنی نیشتیمانه کمان. من دموی لیره آماجه به خالی که گرنگی روداوی که میجویدم که ام چند روزه بینیمان دوای چند
دو سێ ساڵێک لە وەستانی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بازارەکانی دەرەوە جارێکی تر ئەمڕۆ ئەم بەیانیە نەوتی هەرێمی کوردستان بۆ مارکێتی جیهانی هەناردە کرایەوە کە ئەم ڕێکەوتنە لەگەڵ حکوومەتی فدرالی دەستکەوتێکی گەورەیە بۆ هەموو خەڵکی عێراق بە تایبەتی خەڵکی هەرێمی کوردستان. من دەستخۆشی لە هەموو ئەو کەساتیانە و ئەو لایەنانە دەکەم کە ڕۆڵێکی گرنگیان گێڕا لە سەرخستنیان پرۆسەیە و لێرەدا حەزەکەم ئاماژە بدەم بە ڕۆلی بە تایبەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چ لە واشنتن چ باڵوێزیان لە بەغدا یان قونسولیان لێرە لە هەولێر کە بەڕاستی پاڵپشتی گەورە بوون بۆ سەرخستنیان پرۆسەیە. جارێکی تر هیوادارم کە ئەم گرێبەستە ئەم ڕێکەوتنە ببێتە هۆکاری پێشخستنی ژێرخانی ئابووری و لە خزمەتی هەموو هاوڵاتیاندا بێت. لە کۆتاییدا هیوای سەرکەوتن بۆ ئەم کۆنفرانسە دەخوازم و دڵنیاتان دەکەمەوە کە هەرێمی کوردستان وەک هەمیشە مەڵبەندێکی درەوشاوەی پێکەوە ژیانی ئاشتیانە و ئازادی ئاینی و یەکتر قبولکردن و برایەتی و تەبایی دەبێت. هەر شاد و سەرکەوتوو بن و خودای مەزن کوردستان بپارێزێت. زۆر زۆر سپاس دەکەم.